بۆ ئەو کەسانەی کە حەزیان لە بەکارهێنانی چاویلکە نییە یان عەدەساتی لاسق نییە، فەرمون بۆ بەشی چاو لە شاری پزیشکی فاڕۆق بۆ پشکنینی لەیزک. لەیزک جۆرە تیشکێکە دێت ئەیین لە گلێنەی چاو بۆ ئەو کەسانەی کە دووربینن یان نزیکبینن یان ئەستیگماتیزمیان هەیە بۆ چاکردنی یان چارەسەرکردنی ئەو مشکلەیە. ئامادەکردنی نەخۆش چۆن ئەکرێت بۆ لەیزک؟ لە پێشا کە نەخۆشەکە وەرەگرین فەحسی ڕادەی بینینی بۆ ئەکەین، لە پێشا بەبێ عینەک، دوای بە عینەکەوە یان چاویلکە. دوای ئەوە پشکنینێکی زۆر مهم هەیە کە ئەیکەین، ئەویش تۆپۆگرافی چاوی پێ ئەوترێ کە بۆمان دەرەخا ئەو مشکلەی کە لە گلێنەی چاوەکەیە هەیە کە دووربینە یان نزیکبینە یان نەخۆشەکە یان ئەستیگماتیزمی هەیە. ئەو فەحسە چەند خاڵێکی زۆر گرنگی تایە. یەکەم بۆمان دەرەخا ئەو کەسە مشکلەکەی چییە، لەسەر ئەوە بڕیارین کە ئێمە ئەو کەسە لەیزکی بۆ بکەین یان بۆی نەکەین بەپێی ئەستوری گلێنەی چاوی، بەپێی ئەو دەرەجاتانی کە هەیەی. دوو ئینجۆری چارەسەرەکەی کە بۆ کەسەکەی ئەکەین، چونکە دوو جۆرمان هەیە لەوە. ئێمە خۆی خەڵک هەمووی ئەزانێ ناوی لەیزکە، بەس خۆی لە ئەساسا دوونەوە چارەسەرکردنی، یەکیان لەیزکە، دوو هەمیان پێوترێ PRK. PRK هەنگێ خەڵک بە لەیزەر ینی ناسراوە لایەن، بەس خۆی ناو عیلمەکەی PRK-ە. ئەو شتە خۆمان قەرار ئەیین لەسەر فەحسی ئەو کەسە کە چ جۆرێکی بۆ بکەین. هەردووکی بە نەتیجە یەک نەتیجە ئەیە، ئەویش ئەوەیە کەسەکە چاوی ڕوون ئەبینێت، چۆن پێشتر بە عینەکەەوە بینیوێتی، ئەو کاتە دوای چارەسەرکردنەکە بەبێ عینەک بەو نەوە ئەبینێت. وەکوتم یەکەمیان فەحسی ڕادەی بینینە، دووهەمیان فەحسی تۆپۆگرافی چاوە کە زۆر زەرورە. لەگەڵ تۆپۆگرافی چاوەکە شتێکی تر هەیە پێوترێ بەسمەی چاو، ئەوەشی بۆ وەرەگرین. طبعاً ئەم فەحسانە هەمووی دوایی داخڵەکرێت، وەکو داتایە داخڵەکرێت بۆ جیهازەکە. لەسەر ئەوە جیهازەکە لەیزەرەکە لێ ئەیاد لە چاوی ئەو شەخصە. سێهەم فەحس کە زۆر زەرورە، ینی ئەخیر شت کە بۆی ئەەکەی بۆ نەخۆشەکە پێش ئەمەلیاتەکە، فەحسی شەبەکەی چاوێتی یان تۆڕی چاوێتی، لەبەرەوەی هەنگێ جار ئەو کەسانە هەنگێک کەس هەیە مشکلێکیان هەیە لە تۆڕی چاویان، لەوانەیە لەسەر ئەوە قەرار بن کە بۆی نەکرێ ئەو لەیزەرە، یان هەنگێک مەشاکلیش هەیە ئەتوانی چارەسەریکەی پێش ئەوەی کە قەرار بی لەیزکەکەی بۆ بکەیت. کەواتە ڕادەی بینین تۆپۆگرافی چاو، طبعاً تۆپۆگرافی چاو قەرارێکی زۆر زەروریشمان ئەیاتێ کە لەوانەیە ئەسڵەن ئەو کەسە نەتوانێت لەیزک بکە. ئەگەر ئەستوری گلێنەکەی کەم بێت، ئێمە ئەو کاتە ڕێمان پێ نەیراوە کە ئەو کەسە لەیزکی بۆ بکەین. ئەمانە هەمووی ئامادەکاری نەخۆشەکەیە پێش لەیزکەکە. دوای ئەوە بڕیار ئەین کە ڕۆژێکی تایبەتی تەرخانەکەین بۆ ئەمەلیاتەکەی. ئەمەلیاتی لەیزک یەکێکە لەو ئەمەلیاتانەی کە زۆر ئاسانە، ئەعتیمادی ئەساسی لەسەر دوو شتە. یەکەمیان پزیشکەکە ئەبێ شارەزایەکی هەبێ لەو بوارەیە، چونکە قەرارەکە دوای لە ئەخیرا بەدەست ئەوە کە ئەو نەخۆشە بۆی بکایان بۆی نەکا، ئەو دەرەجانە لا ئەبرێت بەوە ئەمەلیاتەیان لا نابرێ. وەکو پرۆسیجەریش طبعاً ئەبێ بیزانی نەشتەرگەرێکە. خاڵی دووهەم کە زۆر مهمە لە ئەمەلیاتی لەیزکە، جۆری جیهازەکەی کە بەکاری ئەهێنین ئێمە بۆ ئەو چارەسەرکردنە. جیهازەکە زۆر گرنگە. ئێمە وەکو شاری پزیشکی فاڕۆق زۆر احتیماممان یاوە بەو خاڵە. جیهازێکی کە هەمانە جیهازی تینیوی پێوترێ، جیهازێکە لە شەریکەی بۆشاندنی ئەڵمانی کڕیومانە، جیهازێکی زۆر تازەیە و تازەترین ڤێرژنی بڵێن جیهازی لەیزکەهی کە لەو شەریکەیە کڕاوە. طبعاً کە دوای ئەوەی جیهازەکەمان کڕی، ژووری ئەمەلیاتی لەیزکەکە تقریباً 5-6 مانگی ویست لە ئێمە تا ئامادەمان کرد. لەبەرەوەی ژووری جیهازی لەیزک ئەبێ ئامادەکرابێ وەکو ژوورێکی ئەمەلیاتی گەورە لە لایەنی ینی وەکو تەسمیمەوە، وەکو دیزایانی ژوورەکە و لە لایەنی تەعقیمیشەوە. ئەوانە زۆر زەرورن. دوو بە تایبەتی لەیزکەکە شتێکی تری هەیە غێری ژووری ئەمەلیاتی ئەتیادی، ئەوەیە کە ئەبێ پلەی گەرمی و پلەی شەی ئەو ژوورە تایبەت بێ. ئەگینا جیهازەکە بە جوانی ئیش ناکە یان
ینی لەگەڵ کاتا وردە خراپە بێ لەبەرەوە ئێمە ئەوانەمان هەمووی ئامادە کرد بوو پێشتر اینجا جیهازەکەمان کڕی و هێنامان داماننا کەواتە ئەو دوو خاڵە مهم بوو دکتۆرەکە و جیهازەکە بەڕاستی جیهازی کۆنتر هەنگێ مەشاکلی هەیە کە ئیستا وردە دەرەکەوێت بەڵام ئەم جیهازە تازانە چی مشکلی جیهازی کۆن هەیە نەیان هێشتوتیایە جیهازەکەی ئێمە هەتا ئیستا کە ئیشی کردووە نەتائیجی زۆر باشە یعنی بەناوبانگە ئەو جیهازە بە نەتائیجی باش و بە جێگیری نەتیجەکانیشی چونکە خەڵک زۆر لەو خاڵە ترسێ زۆر کەس لێمانە پرسێ ئایا ئەگەر لەیسکمان کرد بۆ ماوەی چەند ینی چاومان عینەن خۆی لێتەوانە جیهازەکەی ئێمە ئەو شتەی لەگەڵایە کە دوای ئەوەی عملیاتەکە کرا جێگیرە بێت ئەو دەرەجەی طبعا وەکو عملیات وەکو باسم کرد عملیاتەکە زۆر ئاسانە ئازاری نییە بێ ئازارە لەبەرەوە ئێمە هەر قەترەیەکی احتیادی بەنج بەکارهێنین لە کاتی عملیاتەکە ینی بەنجی عام و بەنجی مۆزعیوانی ناوێ هەر بەنجە بە قەترە وەکو ماوەی ینی لەیزەرەکە کە لێ ئین لە چاوکە لەیسکەکە لە دقەیە کەمترە بۆ هەر چاوەی بەڵام وەکو نەشتەرگریەک بەعام تقریبەن هەر چاوەی چارێکێکی ئەوێ ئەو ڕۆژەی کە عملیاتەکە ئەکرێ نەخۆشەکە ئەڕواتەوە ماڵەوە تەمان چای بۆ داپۆشین بە شتێکی ئاوە شەفاف دنیا ئەبینێ بەس تۆزێ بە لێڵەیە بینێ ڕۆژی دوای ئەوەیەتەوە فەحسی ئەەکەینەوە و ئەڕواتەوە ژیانی احتیادی خۆی ئەکات چەند خاڵێکی کەم هەیە کە پێی ئەڵین ینی کە نابێ بیکات لە ماوەی هەفتەیە کە ئەگەر لەیسکەکەی کرد چاوی ڕوون ئەبێتەوە وەکو پێش عملیات طبعا بەعینەکەوە ینی چای ڕوون ئەبێتەوە لە ماوەی هەفتەیەکە و ئەتوانێت بچێتەوە سەر ئیشوکاری خۆی مەشاکیل و مزاعفاتی لەیزک بەعام لە هەموو دنیاە و لە لای ئێمەش ینی زۆر کەمە یعنی هەموو عملیاتێک بەشی خۆی مزاعفاتی هەیە بەس عملیاتی لەیزک بە شێوەیەکی عام مزاعفاتی زۆر کەمە لە سا یەک کەمتر مزاعفاتی هەیە و ئەو مزاعفاتانی کە توش دەبێت لە جاریوا هەیە لە عملیاتە یان دوای عملیات وەکو مەسەلەن وشکی چاو ئەبێت سووربوونەوەی چاو ئەبێ هەنگێشتی تریان خوانەخواسە ئیلتیهابی چاو هەمووی چارەسەر ئەکرێ لەبەرەوە یعنی ترسی نییە عملیاتەکە ئێمە دوای نەشتەرگەری یەکەم ڕۆژی دوای نەشتەرگەری هەفتەی یەکەمی دوای نەشتەرگەری مانگی یەکەم نەخۆشەکە ئەبینینەوە دوای ئەوە ئەبێ بە 3 مانگ جارێ بۆ ماوەی ساڵێک بەرداوام بین لە بینینی ئەو نەخۆشە بەخێر بن بۆ بەشی چاو لە شاری پزیشکی فاروق